بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی لاپەڕەوەندە 129. پرسیاری هەشت یەکێک لە چێشتخانەکان کۆلێرەی پیتزا بە 3 قەبارە پێشکەش دەکات. بچووک، گەورە، ناوەند. هەر پیتزایەک لە پەنیر یان گۆشت یان مریشک یان سەوزە یان قارچک یان بەهارات یان پیاز پێک هاتووە. ئەو چێشتخانەیە چەند جۆر پیتزا پێشکەش دەکات؟ چونکە 3 قەبارەیە ئەوە 3. دوایە دەژمێرین لە چ پێک دێ پیتزایەکان، هەرچەندە زۆر سەیریشە پیتزا تەنیا لە پیاز یان لە بەهارات پێک بێ، بەڵام ئەو هایان نووسیە. دەژمێرین پەنیر 1، گۆشت 2، مریشک 3، سەوزە 4، قارچک 5، بەهارات 6، پیاز 7. واتە 3 جار 7 یەکسانە بە 21 جۆر پیتزا پێشکەش دەکرێت. تەنیا لێکدانە. ڕاهێنان و جێبەجێکردن. پرسیاری 9. یارا 3 چاکەتی سوور و شین و ڕەشی هەیە، کەواتە 3 دانە، 1 سوورە، 1 شینە، 1کیش ڕەشە. هەروەها کراسێکی سپی و کراسێکی خۆڵەمێشیشی هەیە. ئایا بە چەند ڕێگا یارا دەتوانێت چاکەتێک و کراسێک بەیەکەوە لەبەر بکات؟ ئەوەش زۆر ئاسانە. 3 چاکەت و 2 کراس. 3 چاکەتەکەی بینین لێچی دەین لەگەڵ 2 کراسەکە، یەکسان دەبی بە 6 جۆر لەبەرکردن هەیە. بۆیە چاکەتێکی سوور لەگەڵ کراسەکی خۆڵەمێشی یان کراسەکی سپی ئەوە 2، چاکەتێکی شین لەگەڵ کراسەکی خۆڵەمێشی یان سپی ئەوە 4، و چاکەتێکی ڕەش لەگەڵ کراسەکی خۆڵەمێشی یان سپی ئەوە 6. کاتە بە 2-3 جۆر دەتوانین بزانین چەند دانە هەڵبژاردە هەیە. پرسیاری 10. ژمارەی ئەو ئەنجامانەی لە توانادایە بدۆزەوە ئەگەر جۆرێک لە هەر یەک لە 2 کۆمەڵەی خوارەوە هەڵبژێریت. کۆمەڵەی ئە لەگەڵ کۆمەڵەی ب. لێرەش هەر زۆر ئاسانە. کۆمەڵی ئا لە 3 شت پێکاتیە 3 خواردن. کۆمەڵی ب لە 3 خواردنی دی پێکاتیە، کەواتە 3 جار 3 یەکسانە بە 9. یەکسەر دەزانم 9 جۆر هەڵبژاردن هەیە. یان ئەوهاش دەتوانم بۆیە شیر لەگەڵ گۆشت ئەوە 1 لە جۆرەکان، شیر لەگەڵ ماسی ئەوە 2 جۆر، شیر لەگەڵ مریشکەوە 3 جۆر. بە هەمان شێوە پەنیر لەگەڵ گۆشت یان پەنیر لەگەڵ ماسی یان پەنیر لەگەڵ مریشک، و بە هەمان شێوە ماست لەگەڵ گۆشت، ماست لەگەڵ ماسی، هەرچەند باشیش نییە ماست لەگەڵ مریشک. کاتە دەکاتە ئەگەر بژمێرم ئێستا هەموو ئەو هێڵانە هێڵکاریانە یەکسان دەبی بە 9. ئەگەر لە بیرم چوو لێک بدەم 3 لەگەڵ 3، بەڵام هەمیشە تەمەشا دەکەم لە کۆمەڵەکەی چەندانەیە لەگە کۆمەڵەکەی دی 3 جار 3 لێک دەدەم دەکاتە 9. کەواتە وەڵامی پرسیاری یەکەم 3 جار 3 یەکسانە بە 9. پرسیاری ب. کۆمەڵی ب لەگەڵ کۆمەڵی د. ب و د واتە گۆشت لەگەڵ سەوزە یان گۆشت لەگەڵ میوە، ماسی لەگەڵ سەوزە یان ماسی لەگەڵ میوە، مریشک لەگەڵ سەوزە یان مریشک لەگەڵ میوە. کردیە چەند؟ لە کۆمەڵی ب 3 دانەیە، لە کۆمەڵی د 2 دانەیە. ئەنجامەکان یەکسان دەبن بە 6 ئەنجام. پرسیاری ج. کۆمەڵی ئە لەگەڵ ج. لێرە 3 دانەیە، لێرەش 4 دانەیە. 3 جاران 4 یەکسانە بە
12 کەواتە 3 جار 4 یەکسانە بە 12. ئەگەر داوای هێڵکاریت لێ بکەن ئەو کاتی ناچاری بۆ وێنە شیرەکەی ببەستیەوە بە نان یان بیبەستیەوە بە گەنمە شامی یان بیبەستی بە مەکەڕۆنی یان بیبەستی بە برنج لە هەمان کات پەنیرەکەش هەروە بیبەستینەوە لەگەڵ نان گەنمە شامی مەکەڕۆنی یان برنج ماستەکەش بە هەمان شێوە نان گەنمە شامی مەکەڕۆنی و برنج ئەگەر هەمویان بژمێرین ئەو هێڵانە یەکسان دەبی بە 12. پرسیاری 11 یەکێک لە کۆمپانیا گەشت و گوزارەکان لە ڕۆژانی چاڵاکیدا ڕۆژانە 3 گەشت لە بەغداوە بۆ هەولێر ڕێک دەخا. دوای مانەوەی لە هەولێر ڕۆژی دوایی 4 گەشت لە هەولێرەوە بۆ سلێمانی ڕێک دەخا. ڕێباز بڕیاریدا گەشتێک لە بەغداوە بۆ سلێمانی لەگەڵ کۆمپانیاکەدا بکە بە شاری هەولێردا تێپەڕێت. ئایا چەند هەڵبژاردننی لە پێشدایە؟ دیسان لێرەش 3 جار 4 یەکسانە بە 12. 12 هەڵبژاردننی لە پێشە. پرسیاری 12 ڕاستی ئارەزووی یاری کاغەزی دەکرد. 4 وێنە و 5 کاغەزی ڕەنووسکراوی هەیە. هەر کۆمەڵێکی بەجیا تێکەڵ کرد. پاشان هەردوو کۆمەڵەی وێنەکان و ژمارەکان لە 2 قوتووی جیاوازی دانا. ئەگەر وەڵامەکە 20 بێت کە ئەو ئەنجامانەیە لە توانادایە ئایا پرسیارەکە چییە؟ ئەوەی ڕاستی بی نازان پرسیارەکە چییە. پرسیارەکە چییە کە بوویتە 20 بێگومان 4 جارانی 5 کرایە. ڕەنگە پرسیارەکە ئەوە بی ئایا بە چەند جۆر دەتوانی وێنەکان و کاغەزی ڕەنووسکراوی ژمارەکان. ئەوەی ڕاستی بی نازانم کوردیەکە زۆر خراپە. ئەوەی لێرە نووسرایە کاغەزی ڕەنووسکرا و لێرە نووسرایە ژمارەکان. مەبەستی کاغەزی ڕەنووسکراوە لەبەر چ ناوەکەی گۆڕی کردیە ژمارەکان. لەبەر هەندێ ئەوەی ڕاستی بی ئەو پرسیارە هەندێک سەیرە بەجێی دەهێڵم. دێمە لای 13 چۆن ژمارەی ئەو ئەنجامانەی لە توانادایە دەدۆزیتەوە کاتێک 3 بەردەزاری ڕەنووسکراوی لە 1 هەتا 6 پێکەوە هەڵدەدەیت. هەر بەردەزارەی 6 لایە 3 دانەشە 6 جار 6 جار 6. 6 جار 6 یەکسانە بە 36. 36 دیسان لێکدەین لەگەڵ 6. 6 جار 6 36. 3 جار 6 18 لەگەڵ 3 21. کەواتە ئەنجامەکان 216 ئەنجامە. پرسیاری 14 پارچە دراوێک و بەردەزارێکی ڕەنووسکراو لە 1 هەتا 6 لە 1 هەتا 6 هەڵدا. ئەو وشێش دەبا نووسرا بە هەڵدا. پاشان میلی پەپکێکت سووڕاند کە 3 بەشی تێدایە. ئەو ئەنجامانەی لە توانادایە چەندە؟ لێرە پارچە دراوەکە 2 لای هەیە. زارەکە 6 لای هەیە. پەپکەکەش 3 جێگای هەیە. کەواتە 2 جار 3 6 6 جار 6 36. هەمووی ئەنجامەکان یەکسانە بە 36. ئەگەر ئەمن پرسیارەکەی تێگەیشت بوو. ئەگەر نا چونکە نووسرایە بەرەنگاری پرسیارەکی زۆر ئاسانیشە. ئایا مەبەستیان چییە لە بەرەنگاری نازانم. ئێستا دەینە لای ئامادەکاری بۆ تاقیکردنەوە و پێداچوونەوەی لول پێچی. هەڵبژاردن لە وەڵامی جۆرا و جۆر ئەو ئەنجامانەی لە توانادایە چەندە کە 2 شەشپاڵووی ڕەنووسکراو
لە 1 تا 6 هەڵدەدەیت 2 شەشپاڵوو کە هەر یەکەیان 6 6 جار 6 یەکسانە بە 36 ئەوە ڕاستە. پرسیاری 16 یەکێک لە چەشتخانەکان 3 جۆرە کۆلێرەی گەنم و گەنمە شامی و جۆ پێشکەش دەکات. کاتە کولێرەکان 3 جۆرە. پەنیرەکەش 2 جۆرە، سپی و زەرد. 4 جۆریش لە گۆشت، گۆشتی گۆلک، گۆشتی بەرخ، گۆشتی مریشک و گۆشتی ماسی. هەموو ئەو ئەنجامانە بڵێ کە لە توانادایە بۆ کولێرەیەک کە پەنیر و گۆشتی تێدایە. کەوابوو سێیەکەی دەینین ئەوە کولێرەکان. لێچی دەین لەگەڵ پەنیرەکە کە 2 جۆرە، لێچی دەین لەگەڵ گۆشتەکانیش کە 4 جۆرن. دەکاتە 3 جار 2 6 6 جار 4 24 یەکسانە بە 24 ئەنجام. هەرێک لەم لاسەنگانە شیکار بکە و شیکارەکە لەسەر هێڵی ژمارەکان بنوێنە. پرسیاری 17 لێرە پیتەکە لە لای دەستی چەپە دەبی بە تەنیابی، هەردوو لای لاسەنگەکە دابەشی 3 دەبی بکەین. لای ڕاست بووە کەم 5 بچووکترە لە پیتی مە، واتە پیتی مە گەورەترە لە نێگەتیڤ 5. کو لەسەر هێڵی ژمارەکانی دادەنین نێگەتیڤ 5 لێرەیە و پیتەکە گەورەترە لە نێگەتیڤ 5 کەواتە تیرەکە دەچیتە لای دەستی ڕاست. ئەوها گەورەترە لە نێگەتیڤ 5 یان کەم 5. پرسیاری 18 پیتەکە لە لای دەستی ڕاستە بەڵام دابەشی 5 کرایە، پێویستە هەردوو لای لاسەنگەکەی لێک دەم لەگەڵ 5 هەتا ئەو 5 لە ژێرەوە نەمینێ. 5 دابەش 5 1 پیتی س گەورەترە لە نێگەتیڤ 15. ئەوش بە هەمان جۆر دایدەنین لەسەر هێڵی ژمارەکان و گەورەتربی لە نێگەتیڤ 15. پرسیاری 19 پیتەکە لە لای دەستی ڕاستە بەڵام نێگەتیڤ 4 لە تەنیشتە، نابی نێگەتیڤ 4 هەبی کاتە هەردوو لە دابەش نێگەتیڤ یان کەم 4. کەم 4 دابەش کەم 4 1 تەنیا پیتی نمایەوە بەڵام چونکە دابەشی نێگەتیڤم کرد ئەو هێمایە دەگۆڕم پێچەوانەکەی دەنووسم دەبیتە کەمترە لە نێگەتیڤ و نێگەتیڤ پۆزیتیڤ. 30 دابەش 4 7 جاران 4 28 و دەمینێتەوە 2 20 دابەش 4 5. پیتی ن بچووکترە لە 7.5 کەواتە تیرەکە دەبی بچیتە لای دەستی چەپ. پرسیاری 20 لێرە پیتی ساد لێک درایە لەگەڵ 3 دابەشی 4 کرایە. لە هەمان کات ئەمنیش دەتوانم لێکی دەم لەگەڵ ئەو کەرتەی سەراوژێری ئەو کەرتەی هەردوو لای لێک دەم، واتە لێرە لێکی دەم لەگەڵ 4 لە 3 لێرەش لێکی دەم لەگەڵ 4 لە 3. ئەو 3 لەگەڵ ئەو 3 دەبیتە 1 ئەو 4 لەگەڵ ئەو 4 دەبیتە 1 تەنیا پیتەکە بە تەنیا مایەوە بچووکترە لە 12 دابەش 3 یەکسانە بە 4 4 جاران 4 16 پیتی ساد بچووکترە لە 16. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 129 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ